بەناوی خدای گەورە و میهرەبان، قوتابیانی خۆشەویست، مامۆستایانی بەڕێز، بەیانیتان باش. دەستپێکی ساڵی نوێی خوێندن لە هەموو قوتابیانی خۆشەویست پیرۆز دەکەم و سوپاسی مامۆستایانی بەڕێز دەکەم کە هەمیشە لە ڕێزی پێشەوەی خزمەتکردنی گەل و وڵاتەکەمان بوون بەوەی کە نەوەیەکی نوێ پەروەردە دەکەن. هیوادارم ئەم ساڵ ساڵی ئارامی و سەرکەوتن و خۆشی بێ بۆ هەموو قوتابیان و لە ئێستاوە ئارەزووی سەرکەوتن بۆ هەموو قوتابیانی خۆشەویست لەم قوتابخانە و لە سەرتاسەری کوردستان دەکەم. زۆر خوشحاڵم کە ئێستا سەردانی ئەم قوتابخانەیە دەکەم کە بە ناوی قوتابخانەی نەجیبەخانی جەلیزادە کراوە کە کچی مامۆستای گەورە مەلای گەورەی کۆیە کە پێش 100 ساڵ وەکو یەکەم کچ بۆ قوتابخانەیەکی تێکەڵاو نێردرا کە لەو سەردەمە بابەتی جیاوازی ڕەگەزی نەک تەنیا لە کوردستان لەسەر ئاستی دنیا شتێکی زۆر دیار بوو، بەڵام بەناردنی نەجیبەخان بۆ قوتابخانەی تێکەڵاو سەردەمێکی نوێی دەست پێ کرد. ئەمەش نیشانەی ئەوەیە کە کۆیە هەر لە دێرزەمانەوە مەڵبەندی زانست و مەعریفە و شعر و تێگەیشتن و شوێنی پێشکەوتن بووە و خەڵکی زۆر زانا و گەورەی لێ هەڵکەوتووە. زۆر خۆشحاڵم کە ئەم ساڵ لەگەڵتانین و لێرە زەنگی دەستپێکردنی و قوتابخانە لێ دەدەین. بەم بۆنەیەوە پێم خۆشە بیری هەموو لایەک بینمەوە کە ئەمڕۆ ڕۆژی پیرۆزی ڕێفراندۆمیشە. هەر بەو بۆنەیەوە دەستخۆشی ئەم ڕۆژە پیرۆز و مێژوویە لە هەموو خەڵکی کوردستان دەکەم. ئێمە چەندین مژدەشمان پێیە بۆ خەڵکی کۆی و دەوروبەری. یەکێک لەو مژدانەوەیە کە ئینشاءالله لە چەند ڕۆژی داهاتوو دەست بە دروستکردنی جوتسایدی هەولێر کۆیە دەکەین کە ئەمە خواستێکی دێرینی خەڵکی کۆیە و هەولێر بووە. دەزانم لە ساڵی 2012ەوە هەوڵ دراوە و بەردی بناغە بۆ ئەم ڕێگەدانراوە، بەڵام بە هۆکاری جیاواز تا ئێستا ئەم پرۆژە جێبەجێ نەکراوە. هیوادارم لە چەند ڕۆژی داهاتوو ئینشاءالله بڕیاری ئەومانداوە دەست بە ئەنجامدان و تەواوکردنی ئەم پرۆژەیە بکەین. هەروەها مژدەیەکی تریشم پێە کە ئەویش بڕیارمانداوە بۆ بە قەزاکردنی ناحیەی تاقتاق وەکو یەکێک لە کۆنترین ناحیەکانی کوردستان کە ئەمەش یارمەتیدەرێکی زۆر دەبێت بۆ خەڵکی ناوچەکە. بارگرانی ئیداری لەسەر شاری کۆیەکەم دەبێ و تایبەتمەندیەکی زیاتریش بە تەقتەق دەدرێ. هیوادارم دیسان ئەوەش بکەوێتە خزمەتی هەموو هاوڵاتیانی کوردستان بە تایبەتی خەڵکی کۆی و تەقتەق. لە بۆشتان شارەوە نییە کە ئەمڕۆ ڕۆژی دەستپێکی بانگەشەی هەڵبژاردنە. ئەمەش ڕۆژێکی مێژوویە بۆ هەرێمی کوردستان، بۆ هەموو خەڵکی کوردستان. لێرەوە من داوا لە هەموو لایەنەکان دەکەم کە بانگەشەیەکی ئارام و شارستانیانە دەست پێ بکەن و هەموو لایەک ڕەچاوی ئەوە بکەن کە بەرژەوەندی باڵای وڵاتەکەمان لەسەروی هەموو بەرژەوەندیەکی تر بێت و سەرکەوتنی هەڵبژاردن و دەستنیشانکردنی نوێنەران بۆ ئەوە بن کە زیاتر خزمەتی گەل و وڵاتەکەمان بکەن و هەموو ماف و حقوقی خەڵکی ئێمە ئینشاءالله دەستەبەر بکەن. لە ئەنجامدا من جارێکی تر سوپاسی ئێوەی خۆشەویست دەکەم و هیوادارم هەمووتان سەرکەوتوو بن. من ئەبێ ئەو قسەیەش بکەم لە هاتنە ژوورەوەم قوتابیەکی زۆر خۆشەویست پێشوازی لێکردم و زۆر سەرسام بووم بە توانایی لە قسەکردن لە بیرکردنەوە و دەستخۆشی لە مامۆستایان دەکەم کە توانیویانە خەڵکی وا و قوتابی وا پەروەردە بکەن. جارێکی تر دەستخۆشی لە هەمووتان دەکەم و ئینشاءالله هەر سەرکەوتوو بن.